بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکی تر دێمۆلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ TV. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 12 تەمموزی 2023 لە دووتەوەری سەرەکی پێکهاتووە. سەرەتا تاوتوێی بارودۆخی سیاسی ئێستای کوردستان دەکەین و وا لە تەوەری دووەمیشدا تاوتوێی ئازادی دەربڕین لە جیهان و کوردستان و ئازادی سیاسی بە گشتی دەکەین. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان وەک هەموو جارێک بەشدار بن لاگەڵماندا. بەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا کە یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە تاوتوێکردنی بارودۆخی سیاسی ئێستای کوردستان. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارف، ئێوەش باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوەش باش و زۆر سوپاس بۆ ئێوەش. بەڵێ ئەگەر ئاوەڕێک لە بارودۆخی سیاسی ئێستای کوردستان بدەینەوە، ئێوە لە چەندین دیمانە و چاوپێکەوتن و وتاردا ئاماژەتان بەوە داوە کە بارودۆخی سیاسی ناجێگیرە و نائارامە. بەڵام لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک هەوڵ دراوە هەم لەلایەن حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی ناوەندی بەغدا و هەروەها هێزە سەرێکیەکان یەکێتی و پارتی بە تایبەتی هەڵبەت دواتر باسلەوە دەکەین کە کۆبوونەوەی پیرمامچی هەو. بەڵام ئەم هەوڵانە بە کوێگەیشتون و چەنە توانیویانە سەبارەت بەم ناجێگیری و نائارامی دۆخی سیاسی ئێستای کوردستان وەڵام بدەنەوە. من پێم وانییە و هەوڵانە بۆ ئەو بێت کە یەکێتی و پارتی یا حکوومەتی عێراق بۆ لەو بابەتەوە بێت کە ئەو ناجێگیری سیاسی هەیە بەرەو ئارامی برن. ئەوە لە بەرنامە و ئەجەدای ئەوانە نییە. بەڵام عمومەن لە ئاسی جیهانیە وڵاتانی زرێزی دنیا ئەو واقعەتی کە 30 ساڵ زیاترە ئەم ناوچەیە لە هەلومەرجێکی گێژاوی سیاسی و ناسەقامگیریە هەوڵێک هەیە بۆی کە بتوانن ڕۆژهەڵاتی ناوەڕاست جۆرە ئارامکەنەوە بە تایبەتی کە ئێستا ئەو شەڕی وڵاتانی زلێزی دنیا چۆتە ناو ساحەی ئۆکرانیا بین رووسیا ئۆکرانیا و ئەمریکا و غەرب و رووسیا و ئەترافەکانی جۆرە جەنگەکەیان لەوێ و کێشمەکێشەکان لەوەیە. بە جۆرێک ئەم ناوچەیە پێویستی بە ئاڵوگۆڕێکەیە. یەکەمەوەی کەوتم وڵاتانی زلێزی دنیا شوێنەکەیان گواستوەتەوە بۆ ئەو کێشمەکێشیانە. دوم لۆش گرنگتر ئەتوانم بڵم ئەو سەرمایە گوزاری کە ئەبێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە عێراق هەتا لە ئێرانە هەتا لە سووریا و ناوچەکەیە بکرێ هەتا ڕابطەیە گەسەریکەی سعودیە و سین ئەومنەوەی کە جۆرێک ئەم ناوچەیە ئارام کردەوە. ئەمە ئاراستەیەکە کە غەرب و ئەمریکا و وڵاتانی زلهێزی دنیا لە شتێکە مەسەلەیەکە کە قابلی ئەوەیە هەوڵن جێبەجێکەن. بەڵام ئەمە چەند سەرەگرێت چۆن ئەڕاتە پێشەوە کەی تەواوە بێت چۆنە بێ باسێکی تر کە باسی ئەم شۆمانیە. بەڵام ئەوەی کە گرنگە ئەم هێزە سیاسیانی کە لەم 30 ساڵەیە لە ساحەی سیاسی عێراق و لە ساحەی سیاسی کوردستانە بە تایبەتی هێزە شیعەکان لە بەغا لە حکوومەتی عێراق هەروەها یەکێتی پارتی وەکو زۆنی سەڵ و زۆنی سەر عمومەن کە خۆشیان هۆکارێکی ئەساسین لە پێکهێنانی ئەو ناجێگیری و ناسەقامگیریدا و جۆرێک ئەزانن چاوەڕوانن کە ئاڵوگۆڕێکی لەم چەشنە قابلی جێبەجێکردنە یا ئاراستەیەکە لەم بابەتەیە کە چۆن خۆیان بگوجێن لەم بارەوە. ئەمە بەشی دووەوەیە کە ئەم ئاڵوگۆڕانی کە لە حکوومەتی عێراقا بووە ئەو ئاڵگۆڕانی کە لە ناوچەکەیە بووە ئەو کێشمەکێشانی کە بە ئاخارەکە ڕۆیشتووە پێشتر ئەگەر هاوسەنگی هێزەکان جۆرێک تەوازنێکی یا بوێ تاوافقاتیان کردبێ دانوسانیان کردبێ ڕێکەوتنیان کردوێ. بەڵام هەموو جارێک بەپێی ئاڵوگۆڕی هاوسەنگی هێزەکان ئەو تەقابولاتانە یا ئەو ئیتفاقاتانە قابلی ئاڵوگۆڕ بووە. بەمانایەک لە زمانێکا کە هێزە شیعەکان یا پێکهێنانی حکوومەتی عێراق لەو ئاسایان نەبوون کە بتوانن بەتەنها حکوومەتی عێراق پێبێنن یان مەرکەزیەتی بۆ عێراق دروستکەن. بەمانایەک هێزە کوردەکان ئەحزابی کوردایەتی بە تایبەتی پارتیژیتی ڕۆڵێکی ئەساسیان بینیوە لە دروستکردنی حکوومەتی عێراق و پێکهێنانی حکوومەتی عێراقا. بەڵام بۆ معنای کە هاوسەنگەکە گۆڕاوە هێزە شیعەکان بە پشتیوانی بە ئێران بڵێن بە جۆگە مۆقعەتێک کە پێیان کردووە لەو هێزە میلیشیانی کە جۆرێک بە هێزیان کردووە جۆرێک لە ڕازی نین لەم خەوارەی ئێستەی کە لە کوردستانە هەیە. پێشتر کە بڵێن
هاوشانی یەکتری بوون و بە ئیتفاقی حکومەتی عێراقیان دروست کرد. ئێستا ئاڵوگۆڕەکان بە مەسارێکا ڕواوە تا کە سەرەکەی هەوڵراوە ئیتفاقی نەوتی بینی تورکیا و پارتی تێک بچێ و لە هەمان کاتە هەوڵێن قەوالی هەرێم بچوو بێتەوە، لە هەمان کاتە یەکێتی نیشتمانی لەم مامەڵە سیاسی و گەمە سیاسیە زۆرتر شۆتە پاڵ ئێران و حکومەتی عێراق و هەتا ئەو تەقابل و چەشمکێشی کە لە نێوان پارتی و یەکێتیشا هەیە مێژۆکەی زانی لە مای 30 ساڵەیە کە بە چ تەوازن خۆیان و بە چ ئاڵوگۆڕێکا ڕۆشتووە. یعنی بە معنایەک یەکەم ئاڵوگۆڕێک لە ناوچەکەیان مەطرحە، دوو ئەم هێزە میلیشیانی کە حاکمەتێن هەیە لەم ناوچەیە قابل ئەوەیە کە لە هاوکێشە سیاسەکانە بەپێی هاوسەنگی سیاسی و مامەڵی ڕۆژیان ئیتفاقەکانیان بگۆڕێ، سیاسەتەکانیان بگۆڕێ، پلانەکانیان بگۆڕێ، چەشمکێشی نێوانیان ئاڵوگۆڕی بەسەر بێ. ئێستا ئەوەی کە لە ئارایە ئەیبینین بۆ نمونە ئەوەی کە سەرتاشە ئیشارەم پێیا بۆ ئاڵوگۆڕ لە قەواری هەرێما یا تا جۆرێک کۆتایی هێنان بە قەواری هەرێم، هەموو شتێک مەطرحە لەم ئاڵوگۆڕانەیە. ئەوەیە کە حکومەتی عێراق بۆ ئەوەی کولی عێراق مرکزی کاتەوە و هەوڵە توافقاتێکە لەگەڵ ئێران هەیەی پابند بە سیاسەتی ئێرانکەیەتی و ئێرانش پشتیوانی لەوە کاکە عێراق بۆ من مرکزی بێتەوە و یەکێتی نیشتمانیش چۆتە پاڵ جۆرێک لەم ئاڕاستەیە فشارێکە لەسەر پارتی، بەڵام لە هەمان کاتە بۆ پارتیش دەخالەت و دەور و موقعیتێک کە توشکە لە ناوچەکەی هەیەی جۆرێک هاوسەنگەکە ڕاگرن و حاصل بەبەسمە ئەو ظاهرانەی ئەو دیاردانەی کە ئیبینین لەوەی کە انتخاباتیان بۆ کرێ بۆیان ناکرێت تافەکانیان چۆنە، دانووسانەکانیان چۆنە، دانیشتەکانیان بەکوێگا عمومەن لە پەیوەند بە ئاڵوگۆڕێکە کە یەکەم لە ئاڕاستەی وڵاتانی زلهێزی دینا بۆ ئەم ناوچەیە و دووش هاوسەنگی ئەو هێزانی کە تەواجودیان هەیە لە حاکمەتی باڵادەستنی یا دەسەڵاتی سیاسیانەیە و کە کوردستان و عێراقیان بەش کردووە، محاسەسە کردووە و هەر مەنتیقەیە بەژێر لە ژێر سایی هێزێکی میلیشە جۆرێک هەوڵ بەتایبەتی مرکزیکردنەوەی عێراق ئەوە معناقێتی. بەڵام ئەمە تاکەی درێژای کێشێت چۆنە بێ بەڕێ من هاوسەنگی هێزەکان ئەتوانێت بڕیان لەسەر ئەوە باو یا مۆخعێت یا دەخالەت و دەوری ئەمریکا و ئێران و تورکیا وڵاتانی زێزی دنیا لەم چوارچێوە ئیمکانیەوەی ئەو ئاڵوگۆڕانە بە جۆرە بێ کە نەتوانین پێشبینیکەین بڵین لە 100% چۆنە بێ. ممکنە کۆتایی هێزی نیشتمانی بێ، ممکنە کۆتایی پارتی دیموکراتی کوردستان بنەماڵی بەرزانی بێ، ممکنە جۆرێک مەسەرەن باڵادەستی حکومەتی مرکزی بێ یا اتفاقاتێک کە ئێران لەگەڵ ئەمریکاییکە ئەم ئاخاری ئەم ئاڕاستێ بەرەوکێون. هەموو ئەمانە ئاڵوگۆڕێکن کە لە هاوکێشەی سیاسی ئێستای ناوچەکە و بەتایبەتی عێراق کوردستانە ئاڵوگۆڕێکن کە قابلی پێشبینی و قابلی مەسائلێکن کە هەتا خودی و هێزە سیاسیانەش چونەتە چاوەڕوانی لە چەشنێکی لەم بابەتە چاوەڕێنەکەم بزانن ئەم کێشمەکێش و ئەم نزاعاتانێکی هەیە ئەو نەخشە و پلانانەی کە وڵاتانی کە دەخالە دەکەن لە چارەنووس و سیاست و سیاسەتی عێراق و کوردستانە بەکوێگات. لە چەند ڕۆژی ڕابردوودا بڕیار بوو کە مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کۆبوونەوە بکەن، بەڵام ئەو کۆبوونەوەکە تا کۆتایی نەڕۆی بەو هۆیەوەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی نیگەران بوو لە قسەیەکی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی کە باسی لەوە کردبوو یەکێتی دەبێت ئەوە قبولکە ئەو هێزەی جارانی نەماوە و بەڵام دواتر سەرۆکی یەکێتی وتی کە یەکێتی هێزە. ئەگەر بۆچوونی خۆتان سەبارەت بەم لێدوانانە یەکێتی هەمان موقعیەتی جارانی نەماوە ئەمە مانای چییە کە دەڵێت یەکێتی هێزە؟ شتێک کە زۆر ڕوون و ئاشکرایە بەبووش من شخصی خۆم لێکدانی خۆم بەر لەوەی کە نەتائجی کۆبوونەوەکە بن بەدەستەوە ئەمە دووەم کۆبوونەوەیانە لە بینی سەکردایەتی پارتی و سەکردایەتی یەکێتیە. ئەگەر سەیری تەوازنەکە بکەی سەری هاوسەنگیەکە بکەی جۆرێک سەرکردایەتی یەکێتی مەجبوری پێوە دیارە زۆر ڕۆشن و زۆر ئەتوانین بیسەرمێنین بە چ مانایەک تۆ سێری کە لەلایەن یەکێتیەوە سەرۆکی یەکێتی باڵ چۆتە ناو کۆبوونەوەکە و ئەو ڕێاسی کۆبوونەوەکە و ئەو کەمە شخصی ئەساسیە لە ناو ئەو کۆبوونەیە. بەڵام لەم دوو کۆبوونەوەیە نە مەسعود نە مەسرور نە نێژبرانبازی بنەماڵی بارزانی هیچیان لەو کۆبوونەیە نەبوون. ئەمە دابەزینی بێعتیبارکردنی یەکێتی نیشتیمانی سەرۆکەکەیەتی و خودی باڤێڵ و سەرکردایەتیەتی ئەمەیان قبول کردووە لەباری بۆ بە جۆرێک ئەو کەسانی کە لە
نمایندەی پارتیان کردووە لەو کۆبوونەوە دەرەجە دوون ئەشخاصی صاحب صلاحیت نین صاحب قسە نین ناتوان صاحب قەرار نین بە معنایەک ناتوان لەوێ اتفاقات بکەن بێ هەچ ڕێکەوتنێکی بکەن و باوەڵ و سەرکردایەت چێ بڵێ ئەبێ ئەوان گەڕێنەوە بزانن بنەماڵی بارزانی چێڵێن بۆچی بنەماڵ بارزانی لەگەڵ ئەمانە دانانیشن ئەوە بێعتبارکردنی مەکانە و جێگە و ڕێگە و هاوسەنی هێزی یەکێتی نیشتمانیە یعنی یەکێتیش بەربوچی من ئەمەی قبول کردووە کە جا کۆبوونەوەکە نەگەیشتە ئەنجامێک یاخو ڕایانگانۆ کە بە شکست گەیشتووە یاخو بە جۆرە گەڵێن نزیکی لەیەکە و هەڵەتە نزیک لەوەی کە پارتی هەوڵات تەنازولی گەورەتریان پێ بکە و ئەمانش ئەیانە جۆرە ئەو هاژوژەی کە باوڵێکە لەسەرەوەی هێزین و لەسەرەوەی کە مێژووین و لەسەر هەر قسانێکیکە من وابشان با کە جێگە و ڕێگەی کۆنی خۆی ماوە و بەڵام لە هاوکێشەی سیاسی ناوچەکەیە لە زۆر شتایەکێتی و جێگە و ڕێگەی نەماوە لە چەند بۆچینی من حتا لە زمانی جەلال تاڵبانیان ئەو موقعەتی یەکێتی لە مقابلی باڵادەستی پارتیا لە مقابلەوەی کە پارتی هێزی یەکەم و لە زمانی ماجەلالیشە ئەوە بە ئاشکرا دەکەوت بە تایبەتی لە اتفاقی استراتیژی و اتفاقی استراتیژی هەڵەشان و اتفاقی استراتیژی کە خودی جەلال تاڵبانی بۆچینی من جۆرێک درک بەمە ئاعتراف بەمەی نیشانناوە بەڵام ئێستا واقعەتی تەنازولەکانی یەکێتی و مەجبوری یەکێتی بۆ پارتی هەرەوە دەرەخا چون بۆم کۆبوونەوەی مەجبوریە ناچاریەکە بەڵام دیارە تەڵەبەکانی داواکانی پارتی دیموکراتی کوردستان زۆر زیاتر لەوەی کە بەسەرکێتیا کە ناتوانێت هەم بخۆ بکەن واقعەتی مامەڵەی پارتیش لەگەڵ ئەم پرسەیە ئەم مەسەلەیە هەوڵدانە بۆ بچووکردنەوەی زیاتر یەکێتی هەوڵدانە بۆ کۆتایهێنان بە دەسەڵاتی یەکێتی هەوڵدانە بۆی کە یەکێتی سیاستەکانی پارتی قبولکە بەڵام لاما کاتە یەکێتیش ئێستا لەم ئاڵگۆڕانی کە لە قسەکانی پێشووترە ئاماژەم پێکرد ئەو موقعەتی کە هەیەی سێرەکەی جۆرێک ئاراستەی ئەوەی گۆڕیوە کە توافقی تەواو لەگەڵ پارتیا بکە بەڵکو تەسلیم بە سیاسەتی ئێران تەسلیم بە سیاسەتی حکوومەتی عێراق و حتا جۆرێک بۆی کە ئەم دابشکردنی کە هەیە لە بینی زۆری سەڵ و زۆری زەردا فراوانتری کا بە معناوەی کە ئیدارەیەک بە جۆرێک توان بڵێن مێکێتی لایەنگری مرکزی بوونەوەی عێراق حکومەتی مەکەوە خۆی ببێ بەشێک لەوەی کە ئایا مەسەرەن لە سلێمانی و هەڵەبجە و نازانم کوێی کەشی بنە ئیداری بکە نەگۆکو حکومت وەکو محافظ وەکو ئیمکانات یا وەزارەت کە لە بەغاوەریگرێ ئەمانە هەمووی ئاراستەیەکن هەن بەڵام بەکوێگان نامەعلومە بەڵام یەکێتی چۆتەنەوە ئەم گەمە سیاسی گەمەی یاری سیاسیەوە چۆتەنەوە ئەم اتفاقاتەوە ئەمە بەکوێگان معلوم نییە چونکە لە ئەما کاتەوە کووتم تورکیا سیاسەتی خۆی لە ناوچەکەیە ڕقابەتی لەگەڵ ئێرانە هەیە و پارتی دیموکراتی کوردستان چۆتە پاڵ ئەو سیاسەت و بەرژەوەندیانەی کە تورکیا لە ناوچەکەیە پیادەیەەکە ئەمە واقعەتیوەیە یعنی بەڵام ئەبێ بە ئاشکرا دیارە من لێڵێم یەکێتی خۆی قبولێکە نایکەکەیتی خۆیەتی لە هاوسەنی هێزیە نەک لە بەرامبەر پارتیا لە بەرامبەر حکومەتی عێراقیشە لە ناوچەکەیە ئەو جێگە و ڕێگە و مەکانەیە کە پێشتر لە زۆنی سەوزا باڵا دەستبوو کە ماوێتی ئەو جێگەی هەیە بەڵام ناتوانێت لە معادلاتی سیاسیە ئەو جێگە و ڕێگەی هەیە کە بتوانێت و پارتی بکە بۆیە مەسەن بەشێکە لەوەی کە جێگە و ڕێگەی ئەو قواری هەرمی بچوو کردێتەوە بەما کاتە تەنازولاتێکیش کێسە پارتیژە ئەو جێگە و ڕێگەی کۆنتری نییە بەتابەتی لە دوای شانزەی ئاپەوە لە بەتابەتی دوای ڕفراندوم دوای ئەو پاشەکشەی کە پێیان کرد لە ڕفراندومە یاوی هەتا بە تەوافق توانی پارێزگاری لە هەولێرەکان نەک بۆن بەهێزەکانی پیانە بیکە و ئەویش مەسەڵەن بڵێن جۆرێک ئەو جێگە و ڕێگەی جارانی نەماوە کە پێشتر بووی بەتابەتی لەم ئاراستە سیاسی کە ئێستا هەیە باریش زۆر کشاوتە دووە بەڵام لە مقابلی یەکێتیە هەر باڵادەستن و بڵێن هاوسەنگەکە بە قازانجیەوە بەرحاصل ئەمە وەقایی ئێسەی کوردستانە کە ئاراستەکانی بەروچۆڕا و یەکەم ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ناوچەکەیان مەترەحە دووەم خودی ئەو هاوسەنگێ سیاسیانەیە کە بەروچۆوێ بن و دووش وجودی هێزی میلیشیا مەقبولێتی نامێنێت لە ئاسی عالمیە و لە ئاسی مەتەقەیە و حتا لە اعتراضاتی جەماوەریشە اعتراضاتی جەماوەری مەسەلەیەکە کە عموماً ئەم دوو هێزە بوونەتە جێگەی نامەقبولێتی نامەقبولی تەواوی خەڵک کە خەڵک ئەم دوو دەسەڵاتە
پێی وایە ئەبێ کۆتایی بێ حتا لە ئاسێکایە کەم قسێژەکەم ئەگەر خەڵک خۆی نتوانێت ئەم ئەترازاتانی بەخۆتکە و سازمانی با و ئەم دەسەڵاتە بخێرێ بەڵام بۆی مهم نییە لە خەڵک ڕۆژانی بیستین کە هەتا ئەگە حکومەتی عێراق بێ پاڵی بمانەوە برێ بۆ خەڵک گرنگ نیە ئەمەنە بێزارە لەم دەسەڵاتە ئەنی ئاڵوگۆڕەکان بە جۆرێکە کە ئەترازاتی خەڵک دەورە بینێ واقعیتی جیهانی دەورە بینێ و حکومەتی مرکزی مکانێک کە حکومەتی مرکزی ئەوێ بۆ سازماندەر و سەرمایە گوزاری لە عێراقا بە جۆریچکە بڕوا جێگەورەکەی ینی جۆرە بەشێکە لە واقعیتی و ئاڵگۆڕانی کە مەطرحن المهم لە کۆتایی لەم بارێت ئەگەبین خودی ئەو هێزە سیاسیانە بۆ خۆشیان چاوەڕوانین یەکێک لە خراپترین تەسەورێک یا خراپترین پێگەیەک کە هێزی سیاسی پیشانی با لە ئاقار و پلانی سیاسە ئەوەیە کە لە چاوەڕوانیە بێت چاوەڕوانی کوشندەیە بۆ هەر هێزێکی سیاسی بۆ چونی من هێزە سیاسەکان پارتی یەکێتی حتا بە جۆرێکیش پێکێنانی حکومەتی عێراقی بۆ خۆی لەگەڵ لە مقابلی ئەو ئاڵوگۆڕانی کە لە مەنتیقەیە لە مقابلی ئەو چێشمەکێشی لە نێوان وڵاتانی زێزی دنیا وڵاتانی ناوچەکەیە هەیە خسوویتە چاوەڕانێکە و قەدەر بەدەست خۆیان نییە بەڵام هەر لە پەیوەند بە جێگەورەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ چوونێک هەیە کە پێی وایە یەکێتی خاوەنی دەسەڵاتە لە جوگرافیایەکی دیاریکراوداوە خاوەنی هێزی چەکداریە بۆیە هێزەکانی تر و پارتی و حکوومەتی ناوەندیش ناچارن کە مامەڵەی لەگەڵا بکەن و بە هەند وەری بگرن سەرستان لەسەر بۆ چوونە چییە؟ ئەوە قسە لەسەرەوەی کە یەکێتی هێزی بیری شای هەیە و ناوچێکی بەدەستە واقعەتی هەیە بەڵام سێریکە بۆ بودجە چاڕێنی بەغاکە چاڕانی پارتیەکە بۆ بدنە پێشەوەی سیاستەکانی چاڕێکا بدەنە پارتی چه ئەمریکی هەیە پارتی بەچی ڕێەکەوی لەگەڵە ئەنی ئەم یەکێتی ڕاستە لە ناوچێکات دەسەڵاتدارە بەڵام قەراری سیاسی بەدەست ئەو نییە چارەنووسی هەتا خۆشی بەدەست خۆی نییە کەوتوتە نێوان دووڕیانێکەوە کە جۆرێک ڕۆژ بە ڕۆژ شکستی گەورەترە خوا ڕۆژ ڕۆژ پاشکشی پێکرێت هەر ئەمەشە وای لێ کردووە پەنابا بۆ ئەوەی کە قبولی کا مرکزیەتی عێراق حکومەتی مرکزی لە عێراقا سیادە پێیاکە و ئەمە یەکەم لە بەشێک لە زعفی خۆیەتی دووەم بەشێکە شەڕێکە لەگەڵ پارتیایکە ئەمە واقعەتی ئەمێتی سیاسی ئەینا وەکو هێزێکی مینیشە ناوچێکی سەوزی بەرفراوانی بەدەسێتی بەڵامەتا ئەوە حاڵی مستەقڕی ناوچەی سەوزە کە زۆر نائارامترە زۆر لە گێژاوێکی سیاسی خوترە و معلومیش نییە کە بتوانێت ئارامی سیاسی لە جزسایی یەکێتی نیشتیمانە بۆ ناوچەکە بەدەست بێ یعنی ئەوەی بەتەنگ دەسەڵاتی ناوچەی خۆیەتی ئەوە بەتەنگ بنەماڵی تاالبانیون ئەوە بەتەنگ ئەوەن هێز و دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی پارێزن ئەوە بەتەنگ ژیان و گوزەرانی خەڵکەوە نین بە زۆر سادەیی ئەوەی کە بەچای خۆمانە بینین حزبوڵات چیەکە لە مەنتیقەی سێسایە و عالبەت ئەو قوبوڵکردنی ئەو سیاسەتی کە ئێران فەرزی کردو بەسەرەوەی کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی چەگالکرێ یەکێتیمانی قبول کردووە ئەمە هەمووی دابەزینی مۆقعەتەکەیەتی تەنازولاتێکە یەکێتی نیشتیمانی تێی کەوتووە کە جار لەگەڵ جار پاشەکشەی پێکرێت بەڵام هەر ئەوەی کە هێزی هەیە و لە ناوچەیەکە جۆرە معاملەکە بێ فەرقکە خۆ هێزێک نەهاتون بڵێن دایکێنە مثلەن نە پارتی بکاتی کوردستان نە حکومەتی عێراق نەگەشتن بۆی کە بڵێن ئەم هێزە پاکەنەوە ئەوانش آخر لەو توانایانین کە بتوانن ئەم کارە بکات پارتی ناتوانێت ئێستا هێزی زیێرەبانی و هێز چەگارەکە بکات و شەڕێ دروستکات لەوەی کە یەکێتی پاکاتەوە لەم ئەوە بەمعناوەیە کە یەکێتی بەمەنای هێزێکە ناتوانێت خۆی شەڕکە و ناشتوانێت دیفاعی وا بکات بەڵام خودی ئەوێزە سیاسیانە خۆی سیاسانە ئێستا بە قازان جیانێ بەش چون شەڕکە لەم بووە بەنی بە شەڕ چێشمە کێشەکانیان حەڵکەن هەر ئێهێن و ئەیبەن و کوتم لە چاوەڕوانیان ئەنا هێزی هەیە هێزەکەی بە کەڵکی چییە لەگەڵ چێ شەڕەکە ئەگەر هێزی جمهوری ئیسلامی وێتە ناو کوردستانەوە یەکێتی نیشتیمانی ئەتوانێت دیفاعکە حتا نەک ئەوە حتا ئەگەر ئەو هێزی حەشدی شعبی و هێزی چەگاری عێراقی بێ من ئەزانم کە لە ڕۆژێک کەمتر هێزی یەکێتی نیشتیمانی هەمی ڕاکەن بەڵام کەوتوتە تەوافق و گونجانن لەگەڵ ئەو خۆ گونجاندن لەگەڵ ئەو سیاسەتەیە
يعني هێزە بەڵام هێزێکی پەرپوتە هێزێکە کە ناتوانێت دیفاع لە لە خۆی بکە نە لە خەڵکی کوردستان ئەوە هیچ بۆ خۆی هێزەکەی بۆ دیفاع لە خەڵکی کوردستاندا نەناوە حتا ئەگەر کوێتە حاڵەتی شەڕەوە ناتوانێت دیفاع لە خۆی بکە بەڵام ئەوەیە کە نە حکومەتی عێراق ئێستا ئەوێ شەڕ بکە نە پارتی کوردستان ئەوێ شەڕکەن بە قازانجیان نییە ئاڵۆزی زیاتر حتا مۆقعیەتی خۆیان زیاتر دابەزێن وەزەکە بۆ خۆی جۆرێک بەم ئاسەر ڕاگیرێت تا کۆگەرن نەتایجێکە ئەمریکا مەساڵحی خۆی لەکووا کۆتایی پێ لەکووا پیادەیەەکە لەکووا لەگەڵ ئێران هەڕێکەوە ئێرانش بە هەمان دەرەجە لەکووا مەساڵحەکانی پیاداکەن لەم ناوچەیە لەگەڵ تووشیا چۆن بە ئیتفاقەکە لەگەڵ ئەمریکا چۆن بێت ئیتفاقە ئەمانە مەسایلی ئەسڵی و جەوهەرین لە کێشەکانە ئێنا هەم ئەمریکا پێکهاتەی هێزی شیعە بۆ حکومەتی عێراق هەم پارتی هەم دیکات لە ئەسڵا کە خۆیان بۆ بەرژەوەندی سیاسەتی ئەوان دروست بوون و هاتنە ساحەی سیاسیەوە و هەر نەتیجەکەشیان هەر لەژێر سایی ئاراستە و تەوەجوهەیە کە ئەمریکا و ئێران و تووشیا و وڵاتانی زلێزی دییان لە ناوچەکە زلێزی وڵاتانی زلێزی دییان لە ناوچەکە کە پیادەیەەکە دروست لەسەر ئەوە پرسیارێک هاتبوو کە شەڕی رووسیا و ناتۆ چەندە کاریگەری هەیە لەسەر ئایندەی ناوچەکە و عێراق و کوردستان بە تایبەتی ئەگەر پێتان خۆش بێت لەسەر ئەمە زیاتر بدۆن فەرمان پێش ئەوەی من دو پرسیارم بکەن شەڕی ئۆکرانیا و رووسیا کاریگەریکی جیهانی هەیە معلومە خودی شەڕەکە کە چەشمەکێشی نێوان رووسیا و سین لەلایەک و ئەمریکا و غەرب لەلایەکی کە ئەوە ئەسڵی شەڕەکەی و ئەم شەڕە جۆرێک نەقڵبوونی ئەو کێشمەکێشەیە کە لە ڕۆژهاتی ناوەڕاستە بە دوای پلان و نەخشەیە کە ئەمریکا ئەویست جۆرێک لە ڕێی ئۆکرانیاوە دەور و دەسەڵاتی یا مۆقعەتی پێگەی رووسیا کەم کاتەوە شەڕێک ئەوام شەڕە کاریگەری استراتیژی سیاسی اقتصادی لەسەر کولی جیهانداناوە لاما کاتۆ مادام ئەم شەڕە جێگەوڕێگەیەک کە لە مۆقعەتی عالمیەوە سەیریکەین ئەتوانین بڵین کاریگەرەکانی لەسەر کوردستان لەسەر عمومی ڕۆژاتی ناوەڕاست ناوچەکە بەجێهێشت و کاریگەری هەیە بەڵام وەکووتم لە قسەکانی بیدایەتمە ئەوەی کە ئەم شەڕە جۆرێک کە ئێستا لە رووسیا و لە ئۆکرانیا هەیە بەقرار بووە بە معنایەک لەم ناوچەیە هەوڵێک هەیە کە جۆرێک ئارامی بێتە ئارەوە بەڵام ئەمەی کە خودی ئەو شەڕی ئۆکرانیا بەکوێگا و چۆن ئەم ئارامی گەڕانەوەی ئارامی بۆ ئەم ناوچەیە معالمەکانی معلوم نییە ئاینەکەی معلوم نییە بەڵام ئاراستەیەکە هەیە بەڵام خودی ئەو شەڕە کاریگەری لەسەر تەوازنخوای ئێران داناوە لەسەر تەوازنخوای ماوەڵی تووشیا داناوە حتا لەسەر خودی مۆقعەتی ئەمریکا داناوە ئەمریکا ناتوانێت ئەو شەڕێکە لە ئۆکرانیایکە جۆری معاملی لەم ناوچەیە ئیدامە بە چێشمەکێشێکە لەگەڵ ئێران هەیەی بۆیە سەرسێرکی ئەمریکا تەنازولاتی زیاترەکە بۆ ئێران یا مەسەن هەتا تووشیا ئەتوانێت لە مەسە سەیریکە جۆرێک هەوڵدانی بۆ جێگەوڕێگەی لەگەڵ پارتیا جۆرێککە معاملاکە ئەنی زای چۆن وەزەکان بەعام لەژێر کاریگەری ئەو وەزع جیهانی کە ئۆکرانیا رووسیا بەشێکن لە وەزع ئاڵگۆڕشی لەم ناوچەیە دروست و هەتا هاوسنی هێزەکانیش ئاڵگۆڕە مەسەراتۆ کە ئەوەی قسانی کە لە پێشکردن بەشێکە لە وەزع عالەمی کە ئەسڵەکەی چێشمەکێشی نێوان وڵاتانی زلهێزی دنیاە وڵاتانی ئیمپریالیە کە ئەقتابی تیا دروست بووە جەمسەرگەری تیا دروست بووە ئەو جۆرێک معادلی جیهانیش گۆڕاوە دەوران ئەگەر باڵادەستی ئەمریکا بووێ ئەو باڵادەستی کۆتایی هاتووە ئێستا رووسیا هەیە سین هەیە کە ئەمە کاریگەرەکەی نەک لە ئۆکرانیا لە تەواوی جیهانە ڕۆژانە هەواڵە بیستین موقعەتی سین چییە موقعەتی رووسیا چییە ئەمریکا لەکوێ پێشەکەی ئەمریکا لەکوێتە دووە موقعەتی غەرب چیە چێتە ناتۆ چێت ناچێتە ناتۆ ئەمانە هەمووی مەسائلێکن لە هەواڵی ڕۆژانە و لە لە وەزعەتی جیهانە بەرجۆمانەکەی ABC. دوا پرسیارم پەیامی ئێوە بۆ ئەو خەڵکە ناڕازیە چییە ئەوەی کە لە سەرەتای قسەکانتانە ئاماژەتان پێدا کە ناڕەزایەتێکی یەکجار زۆر هەیە کە تەنانەت ئەگەر بۆ نمونە عێراقیش هێرش بکات و ئەم هێزانەی لە ئێستا کوردستانان دەسەڵاتیان هەیە پاک بکاتەوە ڕەنگە پێشیان خۆش بێت پەیامی ئێوە بۆ ناڕەزایەتی خەڵکی چییە؟ زۆر باشە من لەم بارەیەوە قسەی بکەم زای چۆنە لە قسەکانە ئیشارەم کرد کە خودی ئەم هێزە سیاسیانە ئەحزابی میلیشیای کوردایەتی بزوتنەی کوردایەتی و شیعە و ناسیۆنالیستی عەرەبی عمومەن وەکوتم لە چاوەڕوانیەکان
لەوەی کە ئەو ئاڵگۆڕانە کامیان ئەتوانێت بیقۆزێتەوە بە قازانجی خۆی بۆچی هێزێک ئەتوانێت لە ئاڵگۆڕانە ئیسفادە بکە چۆن بەسەندە دەورانێکە لە جەنگی کەنداوە یەکێتی پارتی توانیان ئیسفادە بکەن لەو مخەتەوە کە کۆتاییان هاتوو هێزەکانی خۆیان گەڕێنەوە ئێستا لە جۆرە بۆچوونی من ئەو عمومی هێزە سیاسیانەی ناوچەکە حتا تورکیا و ئێرانیش جۆرەکە چۆن لەو ئاڵگۆڕانەیە موقعەتی و پێگەی خۆیان دەستکەوتەکانی خۆیان زیاتر بکەن بەڵام ئەگەر ئەم ئەحزابی بزوتنەوەی کوردایەتی ئەحزابی شیعە چاوەڕوانی چ دەستکەوتێکیانەوێ وەکوتم چاوەڕوانی کوشندەیە لەمە خراپتر بە بۆچوونی من ئەوەیە کە خەڵکی ناڕازی چاوەڕوان بێ ئەمە ڕووداوانە بەرەوچۆڕە دوای ئەوە حرەکەی خۆی بکات کە ئەو جوڵە سیاسی و ئەو جوڵە جیهانی کە لە ناوچەکەیە هاتە پێشەوەکو حەلبی خەلیج کار لە کارە ترازێت جگۆڕێگەی هێزەکانە گۆڕێ مەسائلیکەیەتە پێشەوە ئەنی بۆچوی من ئاعترازێکی بەرفراوان لە عێراق و کوردستانە هەیە پیشانی یاوە لە تشرین پیشانی یاوە سازی یا لە ئاعترازەکانی ناو شارەکانی سلێمانی کوردستان پیشانی یاوە و ئەم ئاعترازاتانە ئەزانم جۆرێک حتا بەمانایکە هەمووی لە چەمانی ڕابردووە گەورەترین ئاعتراز کە هەموو جیهانی هەژان ئاعترازەکانی جەماوەری ئێران بوو ئەمە ئاعترازێکی سەراسەری و منطقەیە ئەمانە ئەزانم ئێستا جۆرێک پاشەکشەی کردووە بەڵام ناواخنی ئەترازەکە ڕۆحێتی ئەترازەکە نوویستنی دەسەڵاتی جمهوری ئیسلامی نوویستنی دەسەڵاتی چیدی پارتی نوویستنی دەسەڵاتی هێزە شیعەکان لە عێراقا خواستێکی بنەڕەتی خەڵکی دانیشتوانی ئەم ناوچەیە و ئەم ئەترازاتانە پێویستە ڕێکخراو بکرێ ڕابەرەکانی دەرکەون و ئێمە دەوری ئێمەش ڕێخەت بین دەوری جدی تابینین ئەو ناڕەزایەتیانە نابێ بخەوێ نابێ ئەوە بە پەرش و بڵایی دووبارە بێتەوە نابێ بەوەی کە ئامانجەکانی معلوم نییە مەسەلەکە هەر ڕوخانی پاکردنەوەی ئەم دەسەڵاتانە نیە پاکردنەوەی هێزی میلیشیانە پاکردنەوەی حکومەتی کوردی نیە پاکردنەوەی حکومەتی شیعە نیە پاکردنەوەی جمهوری ئیسلامی نییە بەڵکو ئەبێ ئالتەرنەتیڤێک کە دەور و دەخالەتی ڕاستەوخۆی خەڵک دابینەکە بۆ ئەوە هەوڵبین و ئەوە دابین کرد کە جاریچکە هیچ هێزی وڵاتێکی ناوچەی هیچ هێزێکی وڵاتی زلێزینا بتوانن دەخالەتکەن لە جێگەڕێی ئەم ناوچەیە تەمەە ئەمە مەسەلەیەکی جیهانیشە هەموو وڵاتێکە بێم هەوڵەوە هەموو دانیشتوانی وڵاتێک خەڵکی وڵاتێک کرێکار و زەحمەکێش ئەبێ جۆرێک کۆتایی بەم هەلومەرجە جیهانی بێنن جۆرێک کۆتایی بە نائاسوودەی بێنن بە ناجێگیری بێنن بە ناخۆشگوزەرانی بێنن بە کۆتایی بە نایەکسانی بێنن کۆتایی بە هەموو ئەو جۆروستەمە بێن کە جیهانی سەرمایه‌داری لە هەموو شوێنێکی کوردنی دنیا ئەیکا و لە هەر شوێنەکە بە جۆرە عکسێتەوە بۆ شوی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراق و کوردستانە بە تایبەتی بە جۆرێک عکس بۆتەوە لەم 30 ساڵەیە کە 30 ساڵە ژیانی ئەم خەڵکە معلوم نیە بەرخیۆڕە چارەنووسی معلوم نییە ئایندەکەی معلوم نییە هیچ شتێک لەجی خۆیانێ بەجارە نەبوونی خزمەتگوزاری و کار هەموو خوارد بەجارە کەمی موچە و هەشتێکە هەبێ بەڵام ئەسڵەکەی وەیە کە ئەو ناجێگیرە سیاسیە کوشندەیە بۆ ژیانی دانیشتوانی هەر وڵاتێک کرێکار و زەحمەتکێش هەر وڵاتێک لەبەرەوە بکۆت ئەو ناجێگیرە بە دەسەڵاتی کرێکار و زەحمەتکێش بە دەسەڵاتی خەڵکی ستەمدیدە بە هاتنە مەیدانی ئەوان بە ناڕەزایەتی ئەوان ئەتوانێت کۆتایی نیهایی پێ بدرێت. عوسمانی حاجی معرف زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگی بیدا ئامادە بوون. زۆر سپاس بۆ پەیوەندی ئێوەش. ئازیزان موچانێک دەدەین و بینەرمان من پاشان بۆ بەرنامەیەکی سەرنجڕاکێش سەبارەت بە ئازادی سیاسی و ئازادی دەربڕێ لەگەڵمان بمێنەوە.
بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیز سەرۆک و ئاماژەم پێدا کاتەوە دووەمی ئەمڕۆمان تایبەتە بە تاوتوێکردنی پرسی ئازادی دەربڕین. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ چالاکوانی کۆمونیست ئیبراهیم حوسێن. ئیبراهیم حوسێن ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوە باش و زۆر سپاس بۆ دەرفەتەی کە ڕاستەتان. جارێکی تر لە ماوەی ڕابردووە پرسی ئازادی دەربڕین بۆتەوە بابەتێکی گەرم و جەدەلێکی زۆری لەسەر هەیە. من دەمێنەوە پرسیارەوە دەست پێ بکەم کە دوو جۆر بۆچوون هەیە کە یەکێکیان پێی وایە ئازادی دەبێت بێسنوور بێت، بەڵام لە بەرامبەردا دەوت کرد کە ئازادی نابێت بیر و بۆچوونی بەرامبەر ببەزێنێت، ئەوەی کە بەرامبەر هێڵێکی سووریدا ناو مقەدەساتی هەیە، کۆمەڵەشت هەیە بۆی پیرۆزە، هەندێک بابەت هەیە کە بۆی گرنگە نابێت ئەمانە بەر ڕەخنە و سەرنج بکەون. ئێوە بە کام لایەندا دەشکێنەوە؟ بێگومان ئەو پرسیارێکی زۆر جددیە لە پەیوەند بە ئازادی دەربڕین، کە لە پەیوەند بە ئازادی دەربڕین و ئازادی گزارش لە خۆکردنەوە هەیە. تۆ وەکو لە پرسیارەکەشتا هاتوو باسی ئەوەت کرد کە بۆچوونی جیاجیا بزوتنەوەی اجتماعی و چینایەتی جیاجیا تەفسیر و لێکدانەوەی خۆیان هەیە لەسەر ئەو بابەتە، یان هەر ئەگەر سێری مەسەلەن هێزە ڕاستەکانی کۆمەڵگا بکەین، ڕاستی کۆمەڵگا بکەین، ئازادی دەربڕین لە 1001 ئەماوەگەری هەیە بۆ مەسەلەی ئازادی، مەسەلەن ئازادی قبوڵە بەو شەرتەی کە مەسەلەن مقەدەساتی ئەوان بریندار نەکا، بیر و باوەڕی ئەوان بریندار نەکا، مەسەلەن یەکێک پێی وایە مەسەلەن هەر بەرزپەتبەری ڕاستەوە باسی بکەین، نابێت لەگەڵ مەسەلەن سەروەری نیشتیمانی و سەروەری میلی و ئەوانە بکەوێتە ناکۆچیەوە تا ئەو جێگایە مەسەلەن ئەوانە ئازادیان قبوڵە، ئازادی گزارش لە خۆکردن یان قبوڵە بەرامبەر ئەو جۆرە مقەدەساتەوە دەست نەبا بۆ ئەو مقەدەساتە کە ئەمە خۆی بە معنای نەفی و ڕەتکردنەوەی ئازادی بەیانە، ئازادی دەربڕینە. تەنانەت تا لەبەری چ پیشۆ مەسەلەن جۆرە تەسەوورێک پێ ئەڵێ بۆ نمونە ئەگەر ئازادی دەربڕین بە کۆتایی پێ بەیان ئەگەر بکەوێتە ناوکۆچی لەگەڵ لە قەوسێکە لەگەڵ خەباتی چینایەتی و بۆ تێگەشتنی کە مەسەلەن بەشێک لەم هینا هەیە، لەم باسی خەباتی چینایەتی هەیە، دیسانەوە بۆی ئاسانە دەستبەرداری ئەم ئەسڵە ببێت، ئەم پرەنسیپی ئازادی بێمەرجی گزارش لە خۆکردن ئێتر دەستی لێ بشەوازی لێ بێنێ. بەڵام ئەم مەسەلەی بۆ ئێمە بۆ ئەو بزوتنەوە کۆمۆنیستی و ئەو کۆمۆنیزمە چەپەی یان ئەو چەپە کۆمۆنیستی کە لەو منتقەیەدا مەسەلەن ئێمە شاهیدی بووین، ئازادی گزارش لە خۆکردن، ئازادی بێقەید و شەرتی گزارش لە خۆکردن یەکێک لەو دەستکەوتە زۆر گەورانەیە کە بەشێکە لە ئەو ئازادی خوازیە کۆمۆنیستیە کە لە منتقەیەدا لە ئارادایە وایەشێک لە زوتنەوە هەرە گەش و هەرە پێشڕەوە کۆمەڵایەتیەکانی ئەو سەردەمە بووە. بۆ ئێمە بۆ بزوتنەوەی ئێمە بۆ سوسیالیزمی ئێمە بۆ چەپە کۆمونیستی و کرێکاریە ئازادی بەشەر ئازادە، بەشەر یەکجار دێتە دنیاوە ئازادە لەوەی کە چۆن بە چ شێوەیە گزارش لە خۆیەکە، بە چ شێوەیە خۆی بەیانەکە، خۆی دەرئەبڕێ، بەشێکی زۆر گرنگی ئەو دەستکەوتە بەشێکی گرنگی دەستکەوتەکانی ئەو بزوتنەوە ڕادیکاڵە کۆمۆنیستیەیە. بزوتنەوەکانی تر بێگومان هەمویان بە شێوەیەک لە شێوەکان بەپێی بەرژەوەندی چینایەتی خۆیان، بەپێی تەسەوری خۆیان لە ئازادی باوەڕی و تەسەوری کە لە ئازادی هەیەە یان بەرحاڵ لە پێویستی لە قاڵبدانی ئازادی هەیەە، یەکێکیان مەسەلەن پێی وایە نیشتیمانەکەی ئەسڵا نەتەوەکەی ئەسڵاوی تر پێی وایە مقەدەساتی دینەکەی و فرقەکەی و گروپەکەی ئەسڵا. بەڵام بۆ ئێمە ئازادژیانی بەشەر ئەسڵە، ئازاد گزارش لە خۆکردنی بەشەر ئەسڵەوە. ئەمە یەکێک لە ئەسڵە یان پرەنسیپە جیهان شومول لە ئازادی خوازەکانی
چەپێکی کۆمونیستی و کرێکاری ئەو سەردەمەیە کە پێمە مۆری خۆی داوە لەوەی کە تەسەوری بەشەری لە مەسەلەی ئازادی بردوتە ئاستێکی تر ئەمە هەتا لیبرالی زۆرتر حتا تی پەڕاندوە لە هەموو تێگەشتێکی مەحدود نیوە و ناچڵ نیوداش لە ئازادی و ئازادی دەرکردنوانە تی پەڕاندوە بەداخەوە فترەیە فشاری ئیسلام فشاری کوونڕەوی فشاری ڕاستڕەوی تەنانەت بەشێک لەو چەپەی کە تا حەدێکیش خۆی بە خزمی ئەم زوتنەوە سوسیالیستی و کرێکاری ئازانی بەتایبەت لەم ماوانەی ئەخیرا نیشانیدا کە حاضر نییە پایبەندی ئەوانە بێەوە لە هەر جەدەلێکی اجتماعیدا مثلا جدی اجتماعی فکریدا ئەو ئەسڵا ئەو پرەنسیپە وێڵ دەکا و هەروەکو بینیمان داژێری و ڕەتی کردەوە. بەڵام لە بەرامبەر ئەم ئازادی بێقەید و شەرتی سیاسی و دەربڕینەدا دەوترێت کە ئەمە دەکرێت ئازادی کەسانی تر تەجاوزکە بۆ نەمن لە زۆر هەڵسوڵاوی ئیسلامی ئەمە بیستووە کە ئەمە دەکرێت زیان بەخش بێت بۆ کەسانی تر ئەگەر هەموو کەسێک ئازاد بێت لە ئەوەی کە سنووری نەبێت واتە بە شێوەی تر ئەوان ئاماژ بۆ ئەوە کەرکابێت ئازادی سنوورێکی بۆ هەبێت و ئازادی کەسی بەرامبەر لێوە دەست پێکە کە ئازادی کەسێکی تر کۆتایی دێت سەرشتان لەسەر ئەمە چی ئەکرێ ئازادی بێقەید و شەرتی سیاسی و ڕادەربڕی مەترسیدار بێت؟ بە بڕوای من ئازادی ناکرێ پارچە پارچە بکرێ ئازادی ئازادیە ناکرێ پارچە پارچە بکرێت ئەگەر قرار بێ من مثلا ئازادی خۆم بکمە فیدای مثلەن ئەوەی کە نەبا کەسێک مثلەن شعوری مثلەن ئەوەی کە پێی مقدسە مثلەن بکەوێتە ژێر پرسیارەوە ئیتر لێرەدا مثلەن بەڕاستی مەفهومی ئازادی و معنای ئازادی لە ژیانی بنا لە ژیانی ئەم بەشەرانەیە کۆتایی پێدێت ئەمە خۆی لە ڕاستیە یعنیش ئازادی من یان ئازادی با بڵێن دەربڕین و گزارش لەخۆکردنی من شەرتی ئەوە نییە دەمی کەسێکی تر ببەستێلەوەی کە ئەو بەرامبەر بە من یان بەرامبەر بەو شتێک کە من باوەڕم پێێتی چی دەڵێ و چۆن ڕەتی دەکاتەوە بەو معنایە یان چۆن مەسەلەن ڕەخنەی لێگرێت جوێنی پێدا سوگاتی پێکا یان نایکات ئەگەر خودی ئەسلی ئازادی دەربڕین ئازادی ڕەخنە ئازادی گزارش بەخۆکردن قرار نییە مثلەن مانای ئەوە بێ مثلەن من بۆنمونە ئازادی کەسێکی قەومی مثلەن کە پێی وایە بەشەر موجودێکی قەومیە یان ئازادی کەسێکی مەذهبی کە پێی وابێ متدەین یان مسلمانێک کە پێی وایە مسلمانێکی سیاسی کە پێی وایە کە مثلەن ئازادیەکانی ئەو مقدسە مثلەن کۆتایی پێبێەوە لێرەدا تەواو ببێت نەخێر بەو شێوێ نییە ئەم تەناقوزە یان دروستکردنی ئەم دووبەرەیە ئەگەر من ئازادم ئازادی ئەو لەژێر پرسیاردایە لە ڕاستیدا بۆ ئەوەیە کە سەرکوتی ئازادی لەلایەن ئەو کەسانەی کە ئەم جۆرە شەرتانە ئەو جۆرە مەرجانە دائەنێن و دای ئەسەپێنن پاساو بداوە مەشروعیەتی پێ بدات ئەگەر نا هەمومان ئازادین دنیا ئازادە بەشەر ئازادە چۆن گزارش لە خۆی ئەکات چی پێ باشە بەو شێوەی کە بە دروستی ئەزانێ گزارشی لێ بکە و تعبیری لێ بکە بە هەمان شێوەش بۆ ئەوش هەمان ئەو مافە هەیە ئەو مافە بە هەمان شێوە بۆ ئەوش هەیە تا جگای کە وەکو فەرق خەریکە مەسەلەن ممارەسەی ئەو مافە دەکات تا ئەو جێگایە کە ئەو لە میکانیزمی دەوڵەت و سەرکوت و ئەوانە بۆ داسەپاندنی مەسەلەن بیر و باوەڕەکانی خۆی کەڵک وەرناگرێت بۆ مانایە هەردووک ئەم بەری ئەم تەسەورە لە هەلومەرجێکی یەکساندا دەتوانن گزارش لەوە بکەن کە باوەڕیان پێێت ئەگەر ئێمە مەسەلەکە بەم شێوەیە لە ئاستە هەرە ئەساسیەکەیدا نەڕەتیەکەیدا وەربگریت ئەمە بەو جۆرەیە نەک بەو جۆرێک کە ئەگەر من ئازاد بم بۆ معنایە ئازادی تۆ کۆتایی پێدە بۆ مثلەن من ڕەخنە لە بیر و باوەڕی تۆ ئەگەر ڕەخنە لە بیر و باوەڕی هەر کەسێکی تر ئەگەر مقدساتی تۆ گاڵتە بۆ مقدساتی تۆ ئەەکەم لەکوێ مثلەن قەرارە ئەمە مانای بەو مانایە بێت کە ئازادی تۆ مەحدود کرد بێتەوە لەوەی کە تۆ بە مقابل چی ئەڵێ چی بە من ئەڵێ و چۆن سوکایەتی حتا بۆ معنایە بڵێن بە مقدساتی من دەکەی یان ناکەی
ئەگەرچی بۆ ئێمە ئازادی مقدسە ئەسڵی ئێمە ئازادی ئازادژیان ئازاد دەبڕین ئازاد گزارش لە خۆکردنە ئەمە قرار نییە بڵین تاپۆ بکرێت لەسەر فئەیەکی دیاریکراو بە بیر و باوەڕەشی دیاریکراو نەخێر لەسەر ئازادی وەکو باسم کرد ئەسڵێکی بنەڕەتیە کە ناکرێت پارچە پارچە بکرێت ئەمڕۆ مەسەلەن بەشێکی بڵێ ئەمڕۆ بە خاتری ئەوەی مەسەلەن کابرا مەسەلەن ممکنە باوەڕی بە جۆرێک لە خوڕافە هەبێت یان بە جۆرێک لە مەسەلەن بە نیشتیمان مقدسی نیشتیمانی هەبێت یا بە مقدسی مەسەلەن دینی هەبێت پێینەکەی خۆی قسەکەی خۆی ئەو جۆرێکە خۆی پێی باشە کەمی کاتەوە بە شێوەیەکی نیوە و ناچڵ و بە ئەمە ئەگەرەوە بیڵێت ئەمەی کە ئەوترێت تەکلیفە بۆ ئەوەی کە تۆ ئەکە بەشەر ئازاد نبێ ئەم ئازادیەی نەبێ ئەم ئازادی ممارەسەکردنی و پیادەکردنی تەواوی پڕتەواو و پڕبەپڕی ئەو ئازادیەی نەبێت ئەگەر نابۆچی ئەم مەرجەدان من ئەنووسم تۆ ئەنووسی ئەو قسەکات تۆ قسەکەی ئەو میکانیزمانەی کە کۆمەلگا فراهەمی کردو بۆ ئەوەی ئەم بزوتنەوانە ئەم کەسانە کە مەسەر نوێنەرایەتی دیدگا و تێگەشتن و ڕێگەچارەی جیاجێ ئەکەن بۆ مەسەلەکانی ئەو کۆمەلگایە مەسەلەکانی پەیوەند بە ئازادی ئەو کۆمەلگایە یانەوەی کە بۆچی کۆمەلگا دەبێت وا بژێ و وانەژێت ئیسفەر لە ڕێگەی ئەو میکانیزمانەوە کەڵکی لێوەردەگرین بەڵام دنیا دیارە دنیای ئەمڕۆ دنیایەکی تەبەقاتی و چینایەتی بەشێکەی لەسەرەوە مقدساتەکانەی داناوە بەشەری مەحدود کردوێتەوە 1001 قەیدبندی داناوە بۆی کە بەشەر ئازاد نەبێ لە چوارچێوێکی کە بسکرابێت و کۆنتڕۆڵ کرابێت و هەمیشە ترسی ئەوەی لەسەر بێت نەبادە ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان هەڵس و کەوتی کرد گەر بە شێوەیەک لە شێوەکان مەسەلەن گزارشی لە خۆی کرد ئەم ئەخلاقیات و ئەم سیستەمە فەرهەنگی و ئەخلاقیە و حقوقی ئەمڕۆ هەتا ئایدۆلۆژی ئەمڕۆ لەسەر ئازادنەژیانێکی گشتی تر و نەڕەتی تر دامەزراوە بچێتە ژێر پرسیارەوە. ئەگەر ئاوڕێک لە کوردستان بدەینەوە کۆمۆنیستەکان بەشێکی زۆر لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی ناڕەزایەتی هێشتا درویەکێک لە دروشت مەسەرەکیەکانیان ئازادیە داوای بوونی ئازادی دەکەن و دەڵێن کە ئازادی سنووردار کراوە لە کوردستانە هەم ئازادی سیاسی هەم ئازادی ڕادەبڕین بەڵام لە بەرامبەردا دەسەڵاتداران و تەنانەت ئەو هێزانی کە لە پەرلەمانە وەکو ئۆپۆزیسیۆنش دەرەکەون باس لەوە دەکەن کە لە کوردستاندا ئەوەتە جۆرەها حیزبی جۆرا و جۆر بوونی هەیە ئەوە تا چەندین دەستگای ڕاگەاندنی جۆرا و جۆر هەیەن و ئازادانە قسەی خۆیان دەکەن هەڵبە دەمانەوە بەڵگەی کوشاندێن کە لە کوردستاندا ئازادی سیاسی و ئازادی ڕادەبڕی و بوونی هەیە سەرنجی ئێوە لەم بارەوە چییە؟ ئەکرێ ئەمانەوەکو بەڵگەی بوونی ئازادی لە کوردستاندا تەماشا بکەین؟ دەزانین چیە ئێمە دەبێت جیاوازی لە نێوان دوو حاڵەت بکەین حاڵەتێک کە تێیدا هەلومەرجێکی سیاسی و هاوسەنگی هێزێکی سیاسی هەیە لەم هاوسەنگی هێزە سیاسیە مثلەن دەسەڵات هێزە دەسەڵاتدارەکان مثلەن طبقەی دەسەڵاتدار حاکمیەت طبقەی حاکم مثلەن ئەوەندە نەیتوانیوە دەسەڵاتێکی داپڵۆسێنەری وا دروست بکات مثلەن کە بتوانێت ڕێگەلەوە بگرێت کە خەڵک هەڵسوڕاوانی بزوتنەوە ئیجتیماعیەت جیاجیەکان بتوانن یان نەتوانن لەو چوارچێوەیەدا مثلەن زیاتر بڕۆن نەتوانن مثلەن قسە بکەن نەتوانن خۆیان گزارش لێ بکەن نەتوانن مثلەن ئیعتراض بەڕێ بخەن و ئەوانە ڕەخنە بگرن بوونی هەلومەرجی سیاسی نیمچە ئاواڵە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە مثلەن ئەگەر ئەم دەسەڵاتیان ئەو حاکمیەتان و هێزانەی کە لە حاکمیەتدان مثلەن ئەحزاب و هێزەکانی چینی دارا کە لە حاکمیەتدان نەیانتوانی بێ هەلومەرجێکی ئاوا بسەپێنن کە مثلەن بە تەواوەتی ئەو هەلومەرجانەی خۆیان بەسەر کۆمەلگادا دابسەپێنن ئەمە فەرقی هەیە لەگەڵ ئەوەی کە ئەگەر بێت مثلەن ئەم دەسەڵاتیان لەبەردەستا بێ و ئەگەر مثلەن دەوڵەتێکی مرکزی و یەک
پارچیان هەبێ کە بتوان فعلا مثلا ڕێگە لە هاتنە مەیدانی خەڵک ئازادی دەربڕین و ڕەخنە ئەوانە بگرن ئەمە پەیوەندی بەم حاڵەتەوە هەیە بەم هاوسەنجی هێزەوە هەیە تا ئەوەی کە ئەوانە چەندە باوەڕیان بە ئازادی هەیە ئەم قسەیەکی پوچە کە باسی ئەوکەن کە لە کوردستانە ئازادی بۆ معنایە هەیە هەلومەرجێکی سیاسی هەیە هەلومەرجێکی دیاریکراو هەیە هاوسەنجێکی هێزی سیاسی دیاریکراو هەیە کە تیایدا خەڵک دەخاڵەتی هەیە بە بەنەوعێک لە نەوعەکان هێشتا نەیانتوانی مەسەلەن دیکتاتۆریەتێکی مطلقی ئەوە دابسەپێنن کە مەسەلەن خەڵک نەتوانێت بێتە سەرجادە خەڵک نەتوانێت تعبیر لە خۆی کە هەرچەندە مەسەلەن لە جێگای شو بە جێگایکی تر مەسەلەن فەرقەکە بوون ئەگەر تۆ لە هەولێر بژیت بۆ ئەگەر ڕەخنەیەکی جدی بگری مەسەلەن لەو دەسەڵاتە مەسەلەن لە ڕموز و سەرکردە و ڕەمزەکانی ئەو دەسەڵاتە ڕەخنە بگری مەسەلەن ئەگەر هەست پێ بکەن کە تۆ فعلا دەتوانی مەسەلەن ئەو ئاعترازە ئیجتماعی کە لەو ناوچەیە هەیە مەسەلەن بەرامبەر بەو شێوە دەسەڵاتە دەتوانێت ڕێگەی تۆوە یان بەهۆی ڕەخنە و دەرکەوتن مەسەلەن تۆوە دەتوانێت هەڕەشە بێ بۆ سەر ئەم دەسەڵاتەی کە لەوێدا هەیە فەوری ڕەنگە دوو ڕۆژی تر مەفرەزەیەکی ئاسایش و یا مەفرەزەیەکی دەمامەکداری پاراستن و ئەوان هەڵبچێتە سەرد و ئیتر مەسیر دەبێت بە مەسیری هەموو کەسانێک ئێستا لە کوردستانە لە زیندانەکانان بێ دادگا بەبێ هیچ دادگایەکی عەلەنی بەبێ هیچ پرۆسەیەکی شەفافی سیاسی ئەوانە دەستیان لە دنیا ببڕێت و ئەم مەسیرەیان بەسەردا بسەپێنن کە ئێستا بەسەریاندا سەپێنراوە کە لە دنیا دابڕێنراون لە کەسوکاریان دابڕێنراون هیچ کەس نازانێت لە چه پرۆسەیەکە چ پرۆسەیەکی قانونی ئەم کەسانە دەستگیر کراون کام ئیمکانی دیفاع لە خۆکردنیان بۆ ڕەخسێنراوە تۆهمەتەکانیان چییە بالضبط مەسەلەن ئەمە تا ئەو جێگایە لەو جێگایە مەسەلەن ئەمانە لەم ئاسە دیاریکراوە توانیویانە جورئەتی ئەویان پەیدا کردووە کە بە نەوعێک با بڵێین لەبەرامبەر ئەو دەسەڵاتە هەڵوێز بگرن گومانی تێدا نیە هەر دەرکەوتنێکی جدی فعالی بزوتنەوەی اجتماعی و سیاسی ئەوانە بە دەرەجەی جۆرا و جۆر بەپێی هاوسەنجی هێز سەرکوت ئەگرێ تیرۆر ئەکرێ دەخرێتە ژێرفشار و دەستی لە ئیمکاناتی دەخالەتکردن لە گەیاندنی قسەی خۆی بە کۆمەلگا دەبڕێندرێت و ئەمە واقعەتی کوردستانەوە ئەم چشمشتی بەڵام ئێستا واقعەتەکەی ئاوایە ئەم بزوتنەوەیە ئەم دەسەڵاتی لە کوردستان هەیە لە بەرام دەسەڵاتێکی دەڵەنەیە دەسەڵاتێکی بێ ستاتوسێکی بێ مەشروعیەتە یعنی پێی خاوەن هیچ مەشروعیەتێکی سیاسی و هەتا قانونی نێودەوڵەتی نییە مناطقە هەر منطقەی لە شێر دەسەڵاتی مەسەلەن یەکێتیدایە پارتیدایە وەرپاسەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین دەوڵەتێکی کوردستان لە کوردستانە مەسەلەن دەوڵەتێکی یەکپارچە و دەسەڵاتێکی یەکپارچە ئەوانە نییە لە هەلومەرجێکی زۆر تایبەتە هاوسەنجێکی دیاریکراو هەیە و پێکدادانێکی کە پێکدادانی سیاسی و اجتماعی خەڵک و چینی کرێکار و سوڕاوانی بزوتنەوە ناڕەزایەتیەکان لەگەڵ ئەم دەسەڵاتە لەم چوارچێوەیەدا ئەچێتە پێش ئەوەی دەستیان مەجال و دەرفەت کە دەرکەوتنی ئەو بزوتنەوەی ئەعترازیانە لە دەرکەوتنی ڕابرانی بزوتنەوەی ئەعترازی اجتماعی دەگرن تەنجیان پێڵ دەچن فشاریان بۆ دێنن ئەوە بێزگەلەوەی کە مەسەلەن بە مطلقی سەروەت و سامان و ئیمکاناتی میدیایی و هەموو ئەو شتانە لە دەستی ئەم حمایەتیەی کە ئەمڕۆ کوردستان بەڕێوە ئەبا کۆنتڕۆڵی کردووە دەستی بەسەر هەموویدا گرتووە بەو مانایە چێشمەچێش و سڕاعی سیاسی اجتماعی لە کوردستانە لە چوارچێوەیەکی دیاریکراوەدا دەچێتە پێشکە نەدەسەڵات نەحزبەکانی دەسەڵاتی بۆرژوازی کوردی کوردایەتی و حتا بە ئیسلامیشەوە بتوانێت مەسەلەن دیکتاتۆریەتێکی مطلقی ئاوا فەرض کات کە خەڵک نەتوانێت بە هیچ شێوەیەک تعبیر لە خۆی بکات گزارش لە ئاوات و ئامانجەکانی خۆی بکات لەلایەک لاشی تریشەوە یعنی هەلومەرجە کە بەم شێوەیە هەلومەرجە کڵاسنێک هاوسەنجێکی هێزی بەم شێوەیە لە ئارادایە کە ناتوانن بەم شێوەیە کە و دیکتات خۆشیان مەسەلەن مەسیریان دیار نیە چارەنووسیان دیار نیە پەیوەندیان بە دەوڵەتی عێراقەوە مەسەلەن بەس مەسەلەی قودرەتی سیاسی و
ئەمێت لێرەدا ئاماژە بە بابەتێکی تر بکەم کە هەر پەیوەند بە ئازادی سیاسی و ڕادەربڕینەوەیەکە. دوو ڕۆژی تر 14 تەمموزە 23 ساڵ بەر لە ئێستا حیزبی کۆمونیستی کرێکاری لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هێرش دەکرێتە سەرەوە بۆ ماوەی 11 ساڵ قەدەغە دەکرێت. لەبەرەوەی کە لە ساڵ ڕۆژی ئەم تاوانە نزیک دەبینەوە، ئەمە بەڵام دەکرێت وەکو چی تەماشای بکرێت، ئەچێتە قاڵبی کێشمەکێشی ئازادیەوە، کێشمەکێشی چینایەتیەوە، یاخود کێشمەکێشی ئەحزاب لە کوردستاندا. بۆچونی ئێوە لەسەر ئەم ڕووداویاندا ساڵڕۆژی ئەم ڕووداوە چی دەڵێن؟ بەڵێ تیرۆرکردنی باڵێن هێرشکردنی باڵێن یەکێتی و پارتی بۆ سەر کۆمۆنیزم و تیرۆرکردنی ڕابەرانی کۆمۆنیستی کۆمەڵگای کوردستان و ئەمانە حاڵەتێکی چارەنووسسازە، با بڵێن وەرچەرخانێکی چارەنووسسازە لە کێشمەکێشی ئیجتیماعی کۆمەڵگای کوردستاندا، چونکە بێگومان سەرکوتی کۆمۆنیزم، سەرکوتی چاپ، سەرکوتی ڕابەرانی ڕادیکاڵی کۆمەڵگای کوردستان پێشمەرجی دروستکردنی ئەم دیکتاتۆریەتەی ئەمڕۆی دەسەڵاتی بۆرژوازی کووردا. واتە دەتوانین وا بڵێن کە سەرکوتی کۆمۆنیزم یەکێک لەو ئەڵقانەیە لە مێژووی کوردستاندا کە قەرار بوو ئەم هەلومەرجەی ئەمڕۆ دروستکات، قەرار بوو خەڵکی کرێکار و زەحمەتکێش بزوتنەوەی ئەعترازی و عەدالەتخوازی بەشەریەتی کرێکار و زەحمەتکێش بە چۆک دابێنن. بە چۆکداهێنانی ئەم زوتنەوە ئیجتیماعیانەی کە لە وڵایی کۆمەلگا دەچنە پێشەوە بە دەرەجەی یەکەم لە ڕێگەی سەرکوتی بەشە هەڵسوڕا و دەنگە دلێر و ڕاستاکەی ئەو بزوتنەوانەوە ممکن دەبێت. ئەوان ناتوانن خەڵکی مەسەلەن بەم شێوەیە و لە ئاسێکی ئەوەندە فراواندا مەسەلەن ڕاپێچی زیندان و ئەشکەنجەگاکانی خۆیان بکەن، ئیلا ئەبێت لەو بزوتنەوانە بدەن، لەو ڕەمزانە بدەن کە لە هەر سەردەمێکدا نوێنەرایەتی نای ئەو کۆمەلگایە دەکەن بەو حاڵەتەی کە بەو دەسەڵاتە و بەو شێوە ژیانەی کە تشینی دەسەڵاتدار لەو سەردەمە دیاری کراوەدا سەپاندوویەتی. واتە دەستبردن بۆ چەک لە دژی کۆمۆنیزم و حیزبی کۆمۆنیستی کرێکاری و تیرۆرکردنی ڕابەرانی کۆمۆنیستی ئەو کۆمەڵگایە بێگومان شەرت یەکێک بوو لە پێشمەرجەکانی بە چۆکداهێنانی ئەعترازی ئیجتیماعی لە کوردستان، چونکە بەبێ ئەمە نەیان دەتوانی، یان ئەگەر بشیان توانی باە ئەم هەلومەرج و بەدبەختیەی ئەمڕۆی کوردستان بسەپێنن، ئەگەر بشیان توانی باە بەڵام بەو ئاسانیە نەیان دەتوانێت. بۆیە کاتێک کە شاپۆر و قابل تیرۆر دەکەن بە معنای خەریکن لە ئەعترازی ئیجتیماعی و بەرحەقی ئەو خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستانەدان، کاتێک نەزیێت مرد و تیرۆر دەکەن هەر بۆ معنای خەریکن و کۆمەڵگایە دەتۆقێنن، دەترسێنن. کاتێک کە پەرهاتپەرست تیرۆر دەکەن، هەدەفەکەی هەر ئەوەیە کە ئەم کۆمەڵگایە و مقاومەت و عەدالەتخوازی و ئەعترازی ئیجتیماعی بەرحەقی ئەو کۆمەڵگایە بە چۆک دادێنن. دەبێت خەڵکی کوردستان، خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان بزانن کە ئەم هەلومەرجەی کە ئەمڕۆ دروستیان کردووە، ئەم بەدبەختی چینایەتی کە ئەمڕۆ دروستیان کردووە بەبێ سەرکوتی کۆمۆنیزم و چەپی کۆمەڵگای کوردستان ممکن نەدەبوو. بۆیە ئەمە پەیوەندی تەنیا فقط بە ئازادی دەربڕین و ئازادی گزارش لە خۆکردنەوە نییە. مثلا بۆرژوازی ممکنە لە سەردەمێکدا حدێکی دیاریکراو لە دەرکەوتنی خەڵک قبول کات، زۆری بۆ کێشە نەبێت تا ئەو کاتێک کە مەسەلەن بەرژەوەندیەکەی دەسەڵاتەکەی کولی بوونەکەی دەسەڵاتە چینایەتێکی بۆ شێوە لەژێر پرسیاردان نەبێت، تەنانەت دەتوانێت استیفادەشی لێ بکە، بڵێ ئاها من دیموکراتم، من لیبراڵم، من توانێت تحملکردنی قسەکردن و شتانەشم هەیە. بەڵام کاتێک کە مەسەلەن هەلومەرجەکە بگۆڕێت و ئەسراع و کێشمەکێشی ئیجتیماعی لەسەر مەسەلە ئەسڵیەکان لە ڕێگەی چەپ و کۆمۆنیزم و ئەو بزوتنەوانەوە بچێتە پێشەوە کە ئیرادەی خەڵک بۆ بەدەستەوەگرتنی چارەنووسی خۆیان نوێنەرایەتی ئەەکەن، ئەو خواستن نوێنەرایەتی ئەەکەن، ئەو تێگەشتنە نوێنەرایەتی ئەەکەن، ئەو ویستە نوێنەرایەتی ئەەکەن کە دلیل نییە من ئەم
هەلومەرجە قۆڕە چینایەتیە ئەم دواکەوتوویە ئەم بێمافیە قبول بکەم ئەو کاتە بێگومان دەسەبەن بۆ لێدانی ئەو خاڵانەی کە خاڵی بەهێزن کە دەتوانن ئەو بزوتنەوە اجتماعی و اعتراضی اجتماعیە کە داوای نانەکە داوای ژیانەکە داوای کرامەتەکە داوای ئەوە ئاکات کە خۆی کۆمەلگاکی خۆی لەدەست بگرێت ئەو کاتە دەستەبا بۆ هەرچی لە توانایدا واتە کوشتن تیرۆر خراپترین و قێزەونترین نەوعی هێرشکردنە سەر ئازادیەکان بۆ ئەو هیچ کەشێکی تێدانی و دەیکەن وە کردوشیانە بۆیە باسەکە لێرەدا ئەوەیە لە کام هاوسەنجیە مەسەلەن خەڵکی کوردستان مەسەلەن چۆن اعتراضی خۆی دەرابڕێ بۆ نمونە هەتا ئەگەر مەسەلەن اعتراضێکی اجتماعی مەسەلەن خەفیف و ئەمانە بێت و کە زۆر هەڕەشەی بۆ سەر ئەوان نەبێ ئەوانە دەتوانن تا حدێک تەحملی بکەن بەڵام ئەگەر بزانن کە ئەمان نەتیجە وا ئاکات کە باوەڕی خەڵک بە ئیمکانی ئەوەی کە ئەگەر دەخالت لە ژیانی خۆیدا بکە ئەگەر کۆمەلگای خۆی بەدەستەوە بگرێت دەتوانێت هەلومەرجەکە قەڵب کاتەوە ژیانی خۆی لەدەست بگرێت ئەو کاتە ئەوان ئەو کاتە چەق قسە ئەکات زیندان قسە ئەکات تیرۆر قسە ئەکات سەرکوت قسە ئەکات وەحاصل و تاوان و هەرچی تۆ دەتوانیت تەسەوری بکەیت ئەوە بەردەدەنە جانی ئەو کۆمەلگایە ئەوە بە تەجروبەش بینیمان کە لە مەقاتعی جۆرا و جۆر لە بڕگەی جۆرا و جۆر ئەو جۆرە کارانیان بە بەرچاوی خەڵکەوە بەرچاوی خەڵک مثلا فعالی کۆمونیستی کوردستانیان تیرۆر کردووە بۆ بەرچاوی خەڵک و مثلا فعالی هەتا فعالی بزوتنەوەی مەدەنی و شاری مەدەنییان گرتووە تیرۆریان کردو هەتیان کردووە. دو پرسیار بینەوە سەر تەوەری ئازادی بە شێوەیەکی گشتی و دەمێت پرسیاری بینەر بێنمە سەر شاشە و ئاراستی بکەم پرسیارێکی زۆر سەنجڕاکێش دەڵێت بۆ چوونێک هەیە پێی وایە کە لە سایەی سیستەمی سەرمایەداریدا گەیشتن بە ئازادی بێقەید و شەرتی سیاسی ئیمکانی نییە سەرنجی ئێوە لەم بارەوە چیە دەکرێت سەرمایەداریبوونی هەبێت و بەڵام بە ئازادی بێقەید و شەرتی سیاسی بکەیت؟ بێگومان لە چوارچەوەی چونکە سیستەمی سەرمایەداری سیستەمێکی سیستەمی چینایەتی ئەمڕۆ لەسەر مەسەلەن ساسن خۆی لەسەر ئازاد نەژیان ڕاوەستاوە لەسەر ئیمکا لەسەر وەرگرتنی ئیمکانی دەخەسەلبکردن و وەرگرتنەوەی ئیمکانی دەخالەتی ئازادانەی بەشەر ڕاوەستاوە ئەمە بەمعنایەک ڕاستە بەشەر ئەگەر ئازادی سیاسی هەبێت بۆ معنایە ئەگەر مثلا ئازاد بێ بتوانێت مثلا بڕیار لەسەر ژیانی خۆی بدات ئەگەر ئازاد بێ مثلا لە ڕێگەی غەیری ئەو میکانیزمانەی کە مثلا بۆ ژوازی بۆ دەخالت لە بۆ مەشروعیەتدان بە دەسەڵاتی سیاسی خۆی بەردەستی کردوون لەباری مێژووی و بەردەستی کردن لەباری واقعی و بەردەستی کردوون مەسەلەن ئەگەر بیەوێ لەوە واوەتر لە چوارچەوەی مەسەلەن ئەم شێوانەی کە بۆژوازی بۆ دەخالەتکردن بۆ شەرعیەت پێدانی سیستەمی سیاسی و دەسەڵاتی سیاسی و حاکمیەتی سیاسی و خۆی بەردەستی کردوون بۆ من ئەگەر خەڵک لە شوێنێکی دنیاە بیەوێ مەسەلەن چارەنووسی خۆی لەدەست بگرێت مەسەلەن دەوڵەت لەدەستی ئەمانەت دەربێنێت ئیمکاناتی کۆمەلگا لەدەستی ئەوانە دەربێنێت بێگومان یان حتا ئەگەر تا ئەو حدە اعتراضی اجتماعی و اعتراضی طبقاتی و خەڵاتی چینایەتی تا ئەو حدە بچێتە پێش کە هەڕەشە بۆ سەر مالیکێت و مڵکایەتی بۆژوایی و دەسەڵاتی بۆژوازی دروست بکات ئەو کاتە دەیان نمونەمان بینیوە کە پەرلەمانەکانە دەنە بەرتۆپ ڕۆژنامەکان دائەخەن فعالی بزوتنەوە اجتماعیەکان داخن مثلا جولیان ئاسانج چیە جولیان ئاسانج کۆمەڵێک مثلا حقایق و مستەمسەکی هێنای ڕوو کە سکانداڵی مثلا دەستگا مخابەڕاتیەکانی ئەمریکا ئەوانەی ئاشکرا کرد لە دنیا دایان بڕی ئێستاش کە ئێستا مثلا لە دنیا دایان بڕیوە مەسیرێکی زۆر ناخۆش دڵتەزێنیان بەسەردا فەرز کردو بەڵێ لە شوێنێک کە ئەم دەسەڵاتە حاکمیەتی چینایەتی سەرمایەداری و دەسەڵاتی سەرمایە بکەوێتە خەتەرەوە ئیتر پەرلەمانەکان دائەخرێن تەنان دەدرێنە بەر تۆپ مەسەلەن هەڵسوڕاوانی بزوتنەوەی اجتماعی مەسەلەن تیرۆر دەکرێن سەربەمیست دەکرێن مەسەلەن ون دەکرێن دەڕفێندرێن
هەر ئەوەی سەیری ڕووداوەکانی فەڕەنسای چەند ڕۆژێک لەمەوبەر بکەین بەڵگەیەکی ڕوونە لەسەر ئەم بابەتە هەر کاتێک کەم دەسەڵاتە کۆتە بەرامبەر لە شاوی اعتراض و هەستیان بە مەترسی کرد و ئەوانە ئیتر پۆلیس و سەجی تەمبرین پێکرا و گروپەکانی سەرکوت و داپۆڵسینی خەڵک بەردەدەنە نێو شەقامەکان تەنانەت پۆلیسی فەڕەنسا بە ڕەسمی ئەو فتوێ داوای ئیجازەی ڕەسمی کوشتنیە کرد واتە مثلەن داوایەکی ئەوان هەبوو کە ئەگەر پۆلیس دوو جار مثلەن بە کەسێک بڵێ بوەسەنەوەسێ حەقی هەیە تەقەی لێ بکات ئەمە لەکوێ لە دنیای لیبراڵە لە فەڕەنسایە کە شۆڕشی کۆمونەی بخۆیەوە بینە شۆڕشی گەورەی مثلەن فەڕەنسای بخۆ بینە پێش شۆڕشی کۆمۆن ئەوانە ئەمە لە دڵی ئەم دنیاە مثلەن ئەمە معاملەی پۆلیسی دنیای دیموکراسی لەگەڵ ئەو بزوتنەوەی اعتراضیانەی کە تا حدە دەچنە پێشەوە کە سەباتی سەرمایە ئارامی سەرمایە نەخەر دەسەڵاتەکەی گشتی بەس ئارامی سەرمایە ئەوانە بخەنە خەتەرەوە بەڵێ ئەو کاتە هەموو قسانەی کە لەسەر ئازادی ئەکرێ لەسەر مەسەلەن مافی مرۆڤ و ئەو شتان ئەکرێ بایگانی ئەکرێ و هەڵەپە سێردرێ و ئەوەی کە قساکە دەوڵەتە بۆ معنایە بە معنا سەرکوتگەرەکەی دەوڵەت بە معنای سجن بە معنای زیندانیکردن بە معنای تەقەکردن بە معنای کوشتن بە معنای ڕاوەدونان بە معنای دەمداخستن بە معنای سانسۆرکردن بە هەموو معناکانی وی دەوڵەت لێرە دەوری دەردەکەوێت کە ئەرکی چیە و کاری چیە بۆیە بۆ معنایە پرسیاری ئەو هاوڕێ ئازیزەمان دروستە ئازادی تەواوی بەشەر لە چوارچێوەی نظامی سەرمایەداریە لە چوارچێوەی پەیوەندیەکانی سەرمایە لە چوارچێوەی نظامی کاری بە سیستەمی کۆیلاتی کاری بەکرێدا تقریبا خەیاڵە ئەفسانەیە بەڵام بەرحاڵ ئەم خەبات و چشمەکێشی چینایەتی واقعیە و هەر سەردەمێکدا دەتوانێت مثلا هەلومەرج و هاوسەنجێکی هێزی دیاریکراو بڕەخسێنێت کە تیایدا مثلا چینی دەسەڵاتدار ناچار ببێ هەندێک ئازادی زیاتر هەندێک بواری زۆرتر مثلا بۆ دەخالەتی خەڵک بهێڵێتەوە تا و جگای کە ئەم سیستەمە بەرژەوەندی چینی حاکم ڕێگای پێ ئیبراهیم حسین زۆر سوپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادەبە منیش زۆر سوپاسان دەکەم و هەر سەرکەوت زۆر سوپاس ئازیزان سوپاس بۆ بەشداری چالاکانی ئێوە سوپاس بۆ دەستخۆشی و سڵاو و ماندووبوون و هەموو پەیامە شیرینەکانی ترتان و لەگەڵ ئەو پرسیار و سەرنجانەی کە ناردبووتان بۆ بەرنامەکەمان هەر لێرەدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو